قسەی زیاتر دەکەین لەسەر ئەم حاڵەتە نەشتەرگەری بچووکردنەوەی گەدا چۆن ئەنجامەدرێت، بۆچی دەبێت ئەنجام بدرێت، چەندە لە کێشدا دەبەزێت، کێشی ستاندار چیەکە کەسێک ئەگەر بیەوێت پێی بگات و کەسانێک کە پێیان دەوترێت کێشان زۆرە بۆ ئەمان بۆ چێ گرنگە هەموو مرۆڤێک دەتوانێت ئەم نەشتەرگەری ئەنجام بدات یاخودنا. کۆمەڵێک پرسیاری ورتر دەکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کارزان سیروان پزیشکی پسپۆری نەشتەرگەری هەرسو قەڵەوی. دکتۆر زۆر زۆر بەخێر بێ بۆ ستودی هەشت. من دەمەوێت دەست پێ بکەنی زۆر خەڵک پرسیارەوەی لا دروست بووەمە بە بڕینە یان بە نازوڕ و هەناوبینی ئەم نەشتەرگەری ئەنجامەدرێت. زۆر سپاس کاگاریجان، زۆر سپاس بۆ کەناڵی کورسات کە ئەمڕۆ هیلاگبوون لەگەڵمان هاتن بۆ هۆڵی نەشتەرگەری بۆ نەخۆشخانە بۆ ئەوەی کە ئەو شتی کە هەیە ئەوەکانی کە هەڵەسین پێی ئەو کارانی کەکەین بە هاوڵاتیان کە بۆ هاوڵاتیانی ڕوونکەنەوە کە ئەم نەشتەرگەری ئەکرێ و زۆر کراوە و شتێک نییە کە هاوڵاتیان لێ بترسن و یەکەم جارە لە ئەنوار شێخ ئەنجامەدرێ ئەم نەشتەرگەریە لە بەس لەم ساڵان نزیکەی 150 نەخۆش زیاترمان نەشتەرگەری بۆ کردووە. شکر لەخوا بەزیابێ سپاس بەخوا هەر هەمویان باشن کەسیان کێشیان نییە و دوو جۆر نەشتەرگەریەکەین یا ئەوەتانێ ڕێڕەوەکەی بۆ گۆڕین یا ئەوەتانێ پاشیشی لەکەینەوە. ڕێڕەوەگۆڕین مەبەست لێی چییە؟ ینی گەدا ئەگۆڕن ڕێڕەوی گەدا ئەگۆڕین بڵێ چۆن نەشتەرگەریەکە بە نازوورەکرێ بە ڕێگەی چەند کونێک هاوڵاتیان زیاتر تجروبیان لەگەڵ زراوە هەیە کە ئەزان زراو چۆن عملیاتەکرێ هەلوکو زراوە بۆ جیازاکرێ بە نازوور ئێمە چەند کونێکی نسکی نەخۆشەکەەوە هەواکەی نسکی نەخۆشەکە لە شاشێکا وەکو لە راپۆرتەکەیە دیار بوو ئیشەکەی تیاکەین و پارچێک لە مەعیداکەینەوە لە جۆرێکیان دە جۆرێکیان ڕێڕەوی مەعیدا گۆڕین. یعنی کاتە کە هاوڵاتیان کە هاوڵاتیەکە نەشتەرگەریەکەمان بۆ کردووە کە خواردنێکە خواشتێکە خوا لە جیاتوی بە هەموو ڕیخۆڵەیە تێپەڕێز نیوەی بۆ تەرکەکەین ئەو کاتە خواردنەکە بە نیوەیە تێپەڕێ کەمتر هەڵەمژرێ ئەو کاتە ماکێکی نییە ئەم پرۆسەیە لە ڕووی تەندروستیەوە ئەم ڕێڕەوگۆڕینە بێگومان ئەمە نەشتەرگەریە ئەمە عملیاتە ئەمە بۆ یەکێکەکرێت کە نەخۆشی قەڵەوی هەبێ ینی قەڵەوی هەڵبەسم لە دواییە کە دوایەوەی کە ئەنجامەدرێت. بەڵێ ینی ئەگەریچێک هیچ کێشەی نەبێ ئەم عملیاتی بۆ ناکەین چکەمە عملیاتە احتیمالی مزعفاتی احتیمالی مەشاکلی هەیە ینی بنجی عامە ئێمە بڕینەکەین ئێمە بڕین لەوانی شوێنی بڕینەکەمان نزیف کات خوا نەخواستە ئێمە مەعیدە ئەبڕین لەوانی حاڵەتانی باست کرد خۆشبەختانە هیچ ئەمانێتی ڕوونێدا خۆی بە پێی ئەوەی کە ستاندەرە لە جیهانە لە 100 نەخۆشێک ڕۆیە لە 1000 نەخۆشە گەمرێ ئەمە بۆ هەموو عملیاتێکم قسەیە ڕاستە. بەڵام خۆشبەختانە ئێمە ئەو نەخۆشانی کە کردومانە شکر لەخوا بەزای بەسە هەمویان باشن کەسیان کێشیان نییە. نەشتەرگەریەکە بڵین بۆ یەکێکەکەینی چێکەخینە ئەم خوتوڕەتی نەشتەرگەری کە پێویستکە پێویستە دکتۆرانەوە زۆر گرنگە هەموو مرۆڤێک دەتوانێت ئەنجامی بدادیان کەسێک کە کێشی زۆرە یعنی ئەوەی کە کێشی زۆرە لای ئێوە کە دەبێت ئەم جۆرە نەشتەرگەری ئەنجامدات پێی دەوترێت کامانە. بەڵێ وەزن زۆری یاین کۆبوونەوەی چوری لە لەشە کۆبوونەوەی چوری پێویستە هەموو کەسەکە بە چوری لەشە هەبێ هەتا ڕێژەیەک پێوەترێت وەزن زۆری کە لەوە تێپەڕی ئەوێ بە قەڵەوی دەرەجە یەک دوای ئەوە کە تێپەڕێ بە قەڵەوی دەرەجە دوو کە بیەمایەکی باڵێن بەڵێ کە بووە قەڵەوی دەرەجە دوو ئەو کاتەبێ بە نەخۆشی قەڵەوی بە شێوەیەکی عام بەپێی باڵای ئافرەتانی خۆمان لە 90 کیلۆ زیاتر بەبێ باڵای پیاوی خۆمان لە کوردستان لە 110 کیلۆ زیاتر. ئەی باڵایەن بە ئەگەر ستاندەری باڵای ئافرەت 160 دانین ستاندەری باڵای پیا و 170 دانین وڵاتی خۆمانە بە 90 کیلۆ بۆ 110 کیلۆ ئەم کیلۆ و باڵایەت داغڵی معادلەیەک کە داغڵی و کێشەیەکرێ پێڵێن بیەمای لە سوپێن زیاتر بێ شمولیە من نەشتەرگەریاکە ینی ناکرێت کەسێ خۆی داوای کا بڵێ بۆم کە بڵێ بەسەرچاو قەڵەی پلە یەک نییە ئەکرێ بڵێن قەڵەی پلە دووە قەڵەویشک پێڵە چەند کیلۆیەک لە کێش زیادی کردووە توانی بە ڕاهێنانی وەرزشی دایگریت ئەمانە ڕەنگە پێویست ناکە بەڵام کە چۆتە پلە دوو ئەم حاڵەتی پێویستە لە ئەوەی کە وەزن زیادی پێوەترێت نەخۆش قەڵی پێناوتی پێی وەزنی زۆرە ئەوە ئەکرێ ڕێجیم کا و ڕاضەکە کە هاتە سەر قەڵەوی دەرەجە یەک ئەو کاتە ئەکرێ باڵۆنی مەعیدەی وەدابنرێ کە هاتە سەر قەڵەوی دەرەجە دوو ئەو کاتە ئەکرێت نەشتەرگەری بۆ بکرێت. جیاوازی چییە دکتۆر دانانی باڵۆنی مەعیدە لەگەڵ ئەم نەشتەرگەریە؟ دانانی باڵۆنی مەعیدە لە ڕێگەی نازووری ناودەمەوە کرێ ینی عملیات و بڕین و ئۆشتانیتیان نییە لە ڕێگەی نازووری ناودەمەوە باڵۆنێک ئەخرێت تووک و تۆپێک وایە خرێتە ناو سکی نەخۆشەکە دەڵێن دوای 6 مانگیش بەڵێ ئەم باڵۆنە تەمەنی هەیە بەپی شەریکە فەرقەکە هەیە 6 مانگە هەیە ساڵێکە ئەو کاتە نەخۆشەکە مەعیدەی ئەو باڵۆنی تایە فەراح کەمترە بووی کە خواردن بخوا کەمتری پێخورێ بەس مهم وەیە کە نەخۆشەکە
دابەزێ کە باڵۆنەکەی تایە بەس لەبەر دوای لابردنی باڵۆنەکە مویم ئەوەیە کە پرسیاری کاتی ئەمانە کاتیان هەیە واتە ئێستاەوەی کە باست کرد باڵۆنەکە زۆرجار دوای 6 مانگەکە کە دەتەقێت نامێنێت ڕەنگە مرۆڤەکە بکەوێتەوە خواردن بە هەمان شێوە گەدەی داوای خواردن بکاتەوە بەڵام بڕینی ئەم مایدەیە لە یاخود زۆرجار دەڵێن پێچانەوەی نازانەوەش تاشان ڕاستە تا هەتایی کێشەی کێوتوی بۆ دروست ناکاتەوە جارێک ناکەوێتەوە سەر ڕیتمەکی جارانە ئێمە بە نەخۆشەکان دەڵێن ئەوەی کە لەسەر ئێمەیە ئیشەکەتان بۆ بکەین تووشی مزاعافاتی عملیاتەکە نەبن باقیەکەوتە سەر خۆیان ینی هەرچی شتێک بکەی بۆ نەخۆش هەرچی شتێک بکەی بۆ نەخۆش پابەت نەبێ قەڵەوە بێت وەزین زیاکاتەوە ئەگەر بڕینی بۆ بکەی ئەگەر ڕێڕە گۆڕینی بۆ بکەی بۆ نمونەگە بڕینکەی بۆ نەخۆشەکە ناتوانێت دوو کەوچک زیاتر بخوا بەس ئەگەر بێت لەبایەن تاوەرە گوڵ بڕژە بخوا قەڵەوە بێتەوە ئەگەر لەبایەن تاوەرە خەریکی نەستە لە خواردن و قوڵ خواردن بێت قەڵەوە بێتەوە ئەگەر کۆلاب بخوا خاستنی کە بەشەکرەوەیە هەم معدەکە گەورا بێتەوە هەم قەڵەوە بێتەوە لەبەرەوە نەخۆشەکان پێیان دەڵێن ئێوە کە قەراری عملیاتتانە قەرارتان ناوە شێوی ژیانتان بگۆڕن تاکە مهمترین شت بۆ ئەوەی کە یەکێک شێوی ژیانی بگۆڕێ لایفستایلی پێڵن بینگلیزی شێوی ژیان گۆڕین یەکەمین شت کە مهمە ئینسان بیگۆڕ خواردنەکەیەتی کەواتە دوای لابردنی بەشێک لە گەدەش ڕێنمایی ئەدرێ ینی کەسەکە ئەگەری هەیە جارێکتر خەڵاو بێتەوە شێوەی ژیانی بەتەواتی بگۆڕێ بەڵێ بەتەشیدەم عملیاتە سحرێک نییە لە نەخۆشەکەی کە ئیتر زەعیف بێ دوو لایەنی هەیە لایەنێکی ئەوەیە کە ئیشەکەی بەباشی بۆ بکەین تووشی مزاعافات نەبێت لایەنێکی ئەوەیە کە نەخۆشەکە پابەند بێت لەگەڵ مۆزوعەکە بۆی لە کۆتاییە باشترین نەتیجەی هەیە باشە دکتۆر لە راپۆرتەکە جملێ بوو دەڵێت لە هەفتەی یەکەم نزیکەی 6 بۆ 7 کیلۆ کێشی لەدەسەدات بەڵام هەروە بەردەوامە بێ هەفتانە یان لەکوێدا وەستێتەوە ینی ڕێنجەکەیە بۆ وەستانەوەی کێشی ئەم کەسە ئەگەر بەردەوامێت نامێنێت ڕاستەکەی خۆی بۆ هەموو کەسێک بەهۆی بەپی هەموو باڵایەک وەزنێکی مثالی هەیە بیەمایەکەی لە 18 بۆ 25 حساب بکرێت باشیوەیەکی ئامەگر باڵای 160 سانتیم بێ 6 کیلۆ 170 سانتیمتر بێ 70 کیلۆ ئەم عملیاتە لە سای هەشتای وەزنە زیاکەیانەوە لابا یعنی ئەگە کابرا 160 کیلۆ 160 سانتیم بێ یاخود 170 سانتیم بێ بۆ نمونە لە 75 کیلۆ بۆ 80 کیلۆ مەفروزە بۆستێ ئەی نابێت عملیاتەکە وان نییە کە بیکا بە 55 شتانە لە وەزنە زیاکە دابەزێنێ ئەو کاتە لە 6 مانگ بۆ ساڵێکا وەزنەکەیت مەزبوطە بێت بە شێوەیەکی عام نەخۆشەکان لە هەفتەیەکەمە 7 کیلۆ دابەزن ئەگەر وەزنی زۆر بە 200 کیلۆ شت بێت دکتۆر وەرزشی ناوێ ئەم بابەتە ڕەنگە ئێستا زۆر کەس پرسیاریەوەی لا دروست بێ دەڵێت یان هەیە کاتی نییە وەرزشکە هەیە تااقەتی نییە وەرزشکە ئەم جۆرە نەشتەرگەریە بۆ وانە بەسوودە یان دەبێت نەخێر دوای بڕینی گەدەکەش وەرزش هەر پێویستە خۆی زۆرێک لە نەخۆشەکانی دەڵێن دکتۆر بەخوا مەتەمەڵین تااقەتی ڕێزەمان نییە بۆ عملیاتاکەین باش ئەو قسەی غەڵەتە ینی ناکرێت نەخۆشمان هەیە بۆ پشت ئێشە بۆ یەکەین نەخۆشمان هەیە بۆ ئەژنوێشە بۆ یەکەین ناتوانێت بجوڵێ ئەو نەخۆشانی کە بۆ ئەژنوێشە بۆ یانەکەیان بۆ پێشەشە بۆ یانەکەین کەمتر دابەزن هێواشتر دابەزن بەس کچێکی گەنجە کوڕێکی گەنجە توانای هەیە کە بۆ یەکەین ئەکەوێتە سەر ڕاستەکردن و شتیوە ئەو بە ئەس بە زیاتر داوازێ بۆ ژنومێردێکمان کردو لە ماخیرەیە بۆ مێردەکە زۆر بە سەرعی داوازێ بە شەرتی هەمان نەشتەگەری بۆ کراوە لای هەمان دکتۆر لە هەمان نەخۆشخانە 2 هەفتەی بینە عملیاتەکە پیاوەکە زۆر باشی دابەزیوە ئافرەتەکە کەمتر دابەزێ باشی دابەزێ چکە پیاوەکە زیاتر ڕاضاکە بێگومان ئەگەر ڕاضەکردنی لەگەڵ بێ ئەو کاتە دابەزینەکەی باشتر و مەزبوطترە بەلەش ساختر دابەزێ و کاتە چۆرەکە کا بە ماسوولکە ئەو کاتە بۆ سیحەتیشی باش دکتۆر باسی ئەوەت کردوتە هەندێکیان چاوریەکەن ماسوولکانی زۆر کەسێ لە وەرزشکردنیشدا ئەم گرفتەی هەیە ئەڵێ کاتێک کە دەمەوێت کێشم لاواز بکەم دەمچاویشم لەگەڵا لاوازە ینی سەر ڕەنگە زۆر کەسە بێ ئەم نەشتەرگەریە وەکو بوارێکی جوانکاری پەنای بۆ بەرێت بێوێت کێشی لەشی بگاتە کێشێکی ستاندار وەکو باسمان کرد ئەم دابەزینی کێشە تەنها ناوچەکانی ورگ و ئەو شوێنانی کە قەڵەون و چاوری تیاکۆ بێتەوە لەوێدا کەم دەکاتیان هەموو جەستە بەگشتی کێشدا دەبەزێنێ لە هەر شوێنێک کە چۆری کۆ ببێتەوانێ ئەو شوێنە دابەزێ بێگومان لە پێش هەموو شتێکە دموچاوی دابەزێ ملی دابەزێ شانی دابەزێ ئەنجایەتە خوارەوە بۆ سنگی بۆ ورجی ئەجا بۆ ڕان و ئەوشتانی زۆرێک لە وڵاتیانیان بەس ملمێشکیانە بۆ کە ورجیان دابەزێ سەرەکەی ورگ دابەزنەکەی تاخیرە بێ ئەنجا کە لە متابعەتەوە بەلامان دەمە ئەڵێن ورگمان ماوە بەس یەکەم شت دموچاویان زەعیفە بێ ملیان زەعیفە بێ لەبەرەوە نەخۆشەکان زیاتر پێش هەموو شتێک خەویان خۆشە بێ چکە لە کاتی خەوا هەناسیان
ئیسراحەتەکە و خۆشترە بێت بەڵێ باش دوێ کێ ناتوانێت ئەم نەشتەرگەری ئەنجام بدات واتە بستم لەوەیە زۆر جار ئێوەی پزیشکان بڕیار لە نەخۆشێک دەدەن کە نەشتەرگەری بۆ بکرێ بەڵام سیرەکەن هەندێک نەخۆشی تری لەگەڵدایە ناچارن ئەم نەشتەرگەری ئەنجام نەدەن بۆی حاڵەتێکی وا هەیە وەکو دوایین پرسیار بۆ مناڵ ناتوانین بکەین بۆ مناڵ ناکەین بەڵێ چکە مناڵ ناتوانێت تەمەنێکی شەیە دیاریکراوە بەڵێ بۆ مناڵ ناتوانین بکەین چکە بۆ مناڵ ناتوانین پێ بڵێ عملیات بۆ بکەم یا بۆ نەکەم ناتوانین ڕازی بیان ڕازی نەبێ چکە عملیات یەکەم شتێک کە پێ تۆ پێڵی کۆنسنتی پێڵی ئەبێ نەخۆشکە ڕازی بە عملیاتەکە ئەو مناڵە ناتوانێت لە 18 ساڵەوە کێشەمان نیەتوانین تا 16 ساڵیش بەڵام ئەو کاتە پیشانی تۆی نفسی ئەمزین ئایا توانە هەیە ئەم مناڵە کە 16 ساڵە تێبگال لە باشەکانی و خراپەکانی عملیاتە بۆ نەخۆشێک کە تەحملی بەنجی عامەکە ناتوانین بیکەین نەخۆش دڵی تاو نەبێ نەخۆشی سی تاو نەبێ نەخۆشێکە زۆر پیر بێ هەڵبەتە هەتاوەکوی لای خۆمان تا 65 ساڵمان کردووە بەلا عالەما تا 75 ساڵی ژەکرێ لەناو نەخۆشەکانی خۆیان تا 65 ساڵی تیا بە ئاسانی کە کێشەمان نەبووە بەڵام بە شەرتێک ئەبێت دڵی لەگەڵ سنگی تەحملی بەنجکاتوە بەنجی عامەکەی عملیاتەکەمان بە هیوای سەرکەوتن دکتۆر کارزان سیروان پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری هەر سوقەڵەوی سپاس بە بەشداریکردن بۆ ڕوونکردنەوە زۆر سپاس بۆ کاگاری زۆر سپاس